كبرها ولا إمام مالك كيف الرحمن على العرش استوى. إمام مالك كبرها وشيء فرمتي شون رحمن لسن عرشك يتي أو مالك فرما وبيضنك وكل على كائناتي عارقي كرده وزور بطاقة بو برسيانه. إمام مالك فرمي الاستواء معلوم والكيف مجهول. يما معلومة بلا مانو كالله جل جلاله لسر عرشك يتي بلام شونيتيكي مجهول نايزاني نزان راوة أو نزان راويش بخوي علمه أو نزان راوية بخوي علمه چونکە تۆ ئەزانی شتێک خوا غەیبی کردووە لە تۆ شاردوێتی وەرە تۆ بۆیە مێشکی خۆت نابێتە ناو غەیبەکەەوە بە کوفرەوە بێتە دەرەوە لەو دیۆ علمە بۆ خۆی. فەرمی والسؤال عنه بدعة وما أراك إلا مبتدعا فأمر به فأخرج من المسجد. فەرمی بە پرسیارکردن لەبارەیەوە بدعەیە ومن تۆ بە کەسێکی بدعە چیە زانم بیکەنە دەرەوە چونکە ئەمەوێ عەقڵ بارێتە ناو غەیبەوە و خەڵکیش لە دوای خۆیان بەرێەوە بە کافری بێنە دەرەوە بیکەنە دەرەوە با خەڵک گومڕانە کاوتێکی نەدا و کافری بکە دەیزوو کردیانە دەرەوە.